هەڵقەم جارەمان تایبەت دەبێت بە مامۆستایەکی هەڵکەوتووی دێلیزیان بەڕێز مامۆستا مەلا شەفیع. بەر لە زەنای مامۆستای ڕەحمەتی ئێوە تا چەند پشتان هەر مەلازادە بوون؟ مامۆستا کابرایەک بوو خواناس و حەق و ڕەغ بوو. یعنی ئەگەر کابرایکی دیت بە لە دەوری مزگەوتی بە مخالیف هات بە حەقی پێ بوو. جارێکیان لە بن قەڵاتێ مامۆستا مەلا عەبدوڵای فەرهادی بە خزمەتی گەیشتم هەزار ڕەحمەتی لێ بێ کە یەکێک لە عەلەمەکانی شاری هەولێر وتی بابەت لە علمی فقه لە هەولێر کەس نییەشان لە شانی دا. مامۆستای بەڕێز لە فقی شافعی زۆر بەهێز بوو، لە فقی شافعی زۆر شارەزا بوو، بە تایبەتی لە قوتابانەی پێشوشی مغنی و شیعانەی وانە یعنی بۆ هەندێک شتی هەر لەبەر. مامۆستا هەر لەسەر ئاستی زانستی زۆنەی مامۆستا دەمەوێت پرسیارت بکەم، ڕۆژانە مطالعەی دەکردیانەوە تا خەریکی ئەوە بکە دراسە بکە؟ یەکێک بوو لە هەر زانە دیار و گەورەکانی کورد کە لە سەر ئاستی هەولێر وەکو مەرجەعێک وا بوو بۆ زۆربەی زانایانی ئاینی کە بۆ بابەتە هەستیارە شەرعیەکان.